بە هۆکاری ئەوەی لە ژنان دەترسێت، 55 ساڵە ماڵەکەی بەجێ نەهێشتووە و دوو لە ژنان دەژی. ئەو دەڵێت نامەوێت ژن لە دەوروبەرم بێت چونکە دەمترسێنن. کالی تێکس نزاموێتە پیاوێکی ئەفریقی تەمەن 71 ساڵە، زیاتر لە نیو سەدەیە لە خانوویەکی دابڕاودا دەژی چونکە نزیک بوون لە ژنان دەیترسێنێت. تەمەنی تەنها 16 ساڵ بوو کاتێک بڕیاریدا دوو لە ژنان بژی چونکە ترسی لە ژنان زۆر بۆ و نەیتوانیوە مامەڵەیان لەگەڵدا بکات. بەرگەی نزیکی ژن و قسەکردن لەگەڵیانی نەدەگرت، بۆیە لەو ساتەوە سیاجێکی داری بە دەوری ماڵەکەیدا دروست کردووە. بەڵام بە پێچەوانەوە لە بری ئەوەی ژنەکان لی دوور بکەونەوە، هەمیشە ئاگاداری دەبن و خواردن و جلوبەرگی بۆ دەبن. هەرچەندە دەرگایان بۆ ناکاتەوە، بەڵام ئەو شتانەی پێی دەبەخشن بەکاری دەهێنێت. یەکێک لە ژنەکان دەڵێت هەرچەندە لە ژن دەترسێت، بەڵام ئێمە یارمەتی دەدەین و خواردن و خواردنەوەی بۆ دەبین. دەژڵێت کاتێک هەوڵی هاوکاریکردنی دەدەین، نایەوێت لێ نزیک ببینەوە و قسەی لەگەڵ بکەین، بەڵکو کەلوپەلەکان فڕێدەدەینە ناو حەوشەی ماڵەکەی، ئینجا دێت و هەڵیان دەگرێت. هەرچەندە هۆکاری ترسەکەی لە ژنان دەستنیشان نەکراوە، بەڵام پزیشکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ئەم پیاوە تووشی حاڵەتێکی زۆر دەگمەن بووە کە بە ترسێکی نەخۆشی و نائەقپانی لە ژنان وەسف دەکرێت. کالی تێکس نزاموێت تا دەڵێت من ژنم ناوێت لە دەوروبەرم بێت چونکە دەمترسێنن، بۆیە لێرە ماڵەکەم قوفڵ دەکەم بۆ ئەوەی دڵنیا بم لەوەی ژنان لێم نزیک نابنەوە. چیرۆکە سەیر و سەمەرەکەی ئەم پیاوە بۆ یەکەم جار لە مانگی نیساندا بووە، مانشێتی ڕۆژنامەکان، کاتێک کۆمپانیای ئەفریماکسی میدیای پان ئەفریقی ڤیدیۆیەکی لەسەر بڵاو کردەوە.